کەرکووک لە کاتێکدا یادی ئەم مەرگەساتە دەکەینەوە کە بەسەر گەلەکەمان هات لەو ناوچەی کوردستان بەهۆی پەلاماری تیرۆریستانی داعشەوە تاوانێکی گەورە ئەنجام درا و بە سەدان خەڵکی سڤیلی شەنگال قەتڵ و عام کران و هەزارانشان لێ بێسەرشوێن کران. وەکو مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وێڕای دەربڕینی هاوخەمیمان بۆ کەسوکاری شەیدانی ئەو کارەساتە داواکارین لە حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستانی یەک کار بکرێت بۆ بە ژینۆساید ناساندنی کەیسی شەنگال. دوو هەوڵ بدرێت بۆ ئاشکراکردنی چارەنووسی بێسەر و شوێنانی ئەو کارەساتە کە تا ئێستاکە چارەنووسی نزیکەی 3000 کەس نادیارە لە ژن و مناڵ. سێ کار بکرێت بۆ دادگایکردن و سزادانی ئەو کەس و لایەنانەی کە کەمتەرخەم بوون کە شەنگال بکەوێتە دەست تیرۆریستانی داعش. چوار کارکردن بۆ ئاوەدانکردنەوەی شەنگال و گوندە وێرانکراوەکانی. پێنج هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لەو سنوورە و لە هەر شوێنێکی تر هەبێت. شەش کێشەکانی شەنگال بە پێی مادەی 140 دەستور چارەسەر بکرێت.